بەناوی خوای بەخشەندەی میهرەبان ئێمە ئەمڕۆ کولی ژنەی بەدواداچوونی جێبەجێکردنی پلانی ساڵی 2017 بۆ تەواوی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کە لەلایەن ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردنەوە ڕاستپێراوین سەردانی مەڵبەندی سۆرانمان کرد لە نزیکەوە لەگەڵ ستافی مەڵبەند لەگەڵ بەشەکانی مەڵبەند لەگەڵ ئەنجومەنەکان و بەشەکانی قوتابیان و مامۆستایان و خوشکان و تەواوی بەشەکانی مەڵبەند دانیشتنمان کرد لە نزیکەوە خاڵ بە خاڵ تاوتوێی پلانی 6 مانگی ڕابردووی ساڵی 2017مان کرد. خۆشببختانە مەڵبەندی سۆران پلانێکی تۆکمیان بۆ خۆیان داڕێشتووە و ئەلحەمدوللا لە دوای ئەو بەدواداچوونەکە بۆمان دەرکەوت زۆرێک لە بەشەکانی مەڵبەند توانیویانە لە ماوەی 6 مانگدا بەشێکی باش لەو پلانەیان جێبەجێ بکەن و بۆ بەدەستێنان و نزیک بوونەوە لە ئامانجەکانیان کاری بۆکەن. ئومێدەوارین ئێمەش ئەو سەرنج و تێبینیانی کە هەمانە لەسەر ئیش و کارەکانیان کە پێمان داون لە ئایندەدا زیاتر کاری لەسەر بکەن و ئەمەش بەردەوامە بێ بە دوواداچوون بۆ تەواوی ئۆرگان و مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی.